ئەمە سیستمی ئیسلامی بوو مسلمانان لەسەری ڕۆیشتن دین و دەوڵەت یەکشت بوون دەوڵەت بەشێک بوو لە دینەکە سیاست بەشێک بوو لە کارکردن ئەوانەی بەرهەڵستکاریش بوون هەر پەنایانە بردەوە بەر دەلیلە شەرعیەکان بۆی بیسەلمێنن کە بەرهەڵستکارن و کاریان شەرعیە ئەوانەی مانەوە لەسەر دەسەڵاتیش بە هەمان شێوە هەر پەنایانە بردەوە سەر بەڵگە شەرعیەکان بۆ ئەوی بیسەلمێنن کە دەسەڵات دارێتیەکەیان شەرعیە 1291 ساڵ ئەم شەریعەتەی خوای پەروەردگار بەم ئیجتیهادی عولەمایانەوە هەمووی بوو بە دەستوری دەوڵەت و لە هەموو شوێنێک لە هەموو ئیمارەتێک لە هەموو پارچە پارچەبوونی ئومەتە بەڵام کە دەسەڵاتداری سیاسی ناوچەیەکیە گرت کە بوون بە دوو خلافەتی ئەمەوی لە ئەندەلوس و عەباسی لە بەغدا هەروە مابوونەوە کە بوو بە زمانی مەمالیک و زۆری ئیمارەتەکان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دروست بوون هەروەها لە ئەندەلوس بە هەمان شێوە هەر ئیمارەتێک کە دروست ببوایە هەر بە شریعەتی خوای پەروەردگار حکمیە کرد ئەمە هەروە مایەوە هەتا زمانی ئیستیعمار هەتا ساڵی 1800 و چەند ساڵێک پێش ئەو و دوای ئەویش دوای مؤتەمەری بەرلین کە 24 ساڵ پێش ئەم 1800 بوو ئیتر وردە ئومەتی ئیسلامیان زیاتر تەدەخولیان کردە کاروباری ئومەتی ئیسلامەوە یاسایان بەسەر دەوڵەتی عوسمانیە فەرز کرد لە 1839 یاسای بازرگانی لە سویسراوە هێنابوویان و لە 1840دا بۆ یەکەم جار تەطبیق کرا هەروەها دەستێوەردانی کاروباری سیاسی و کە بەڕێگای قونسوڵەکان و سەفارەتخانەکانیان ئەنجا بەڕێگای ئەو کۆمپانیانی کە دروستیان کردبوو ئەنجا لە ڕێگای ئەو مەسیحیانەوە کە لە وڵاتی مسلمانانە هەبوون هەتا ئەو زەمەنەی ئیتر بە یەکجاری هەر یەکە لە عاستی خۆی و لەو دەوڵەتە ئیستیعماریە گەورانەی ئەوروپا هاتن و وڵاتی مسلمانانیان تەقسیم کرد لە نێوانی خۆیانە و هەر یەکە شوێنێکی بەرکەوت هەندستان و باشووری ئێران و عێراق و فەڵەستین و دواییش میسر کەوتە بەردەستی ئینگلیز مەغریب و جەزائیر و تونس کەوتە بەردەستی فەڕەنسا لیبیا کەوتە بەردەستی ئیتالیا لەگەڵ ئەثیوبیا و سۆمال و هەروەها وڵاتانی ترجگەلەوەی کە رووسیا شوێنێکی زۆری تاریخی ئومەتی ئیسلامی داگیر کرد و وڵاتانی مسلمانانی خستە ژێر کێفی خۆیەوە لە زمانی کاترینای پێش و لە زمانی قەیسەریەکان و هەروەها لە زمانی کۆمۆنیستەکان لە 1970ەوە ئەمانە هەمویان ئەنجا کە هاتن وایان لە ئومەتی ئیسلام گەیان بەو سیستمەی خۆیان کە هێنایان دروستیان کرد سیستمی دەوڵەتی عوسمانیان لابرد کە سیستمی ویلایاتی ئیسلامی بوو دەوڵەتێکی مەرکەزی لە ئیسلامبول بوو لە ئەستانە لە ویلایەتەکانیشە هەروەها بە پێی شەریعەتی ئیسلام حکمەکرا و بەڵام پارەی سربەخۆیان لێ نەئەدا هەروەها لە پەیوەندی دەرەکیانە پەیوەندیان هەر هەبوو بە دەوڵەتی عوسمانیەوە و لە ئاخر کۆتاییە دەوڵەتی عوسمانی کە بە ئیلغا کرد بە مستەفا کەمال بە بڕیاری ئەو ئیلغابەوە لە 1924 بۆ ئاخرین جار ئەو ڕەمزەی حاکمیەتی دینی خوای پەروەردگاریش ئیلغا کرایەوە و خرایە کەنارەوە لەو زەمانەوە ئەهلی ئیسلام بە شێوازی جیاواز و کۆمەڵی جیاواز و لە کات و شوێنی جیاوازە بەردەوام هەوڵیاندا بۆ جێڕانەوەی ئەم حکمە بۆ دینی خوای پەروەردگار چونکە ئومەتی ئیسلام لەسەر ئەوە یەکدەنگ بوو کە سیاست بەشێکە لەم دینە دەوڵەت بەشێکە لەم ئیسلامە ئیستیعمار و ئیستیعماری گەراکان و شوێنکەوتۆکانیان هەوڵیاندا ئەم گەلانە تێبگەن کە دین و دەوڵەت لێک جودان چونکە لای ئەوان لە ساڵی 335 زاینیەوە لە کۆنگرەیەکی جیهانی نێودەوڵەتی ئەو سەردەمەیە کە ناویان نابوو مەجمەعی مەسکوونی نیقیە خۆی شارێکە مەسیحەکان کە لە هەموو لایەکۆ کۆبوو بوونەوە و لەژێر سای ئیمبراتۆر قوستەنتینە ئیتر بڕیاریاندا کە دین و دەوڵەت لێک جودان ئیمبراتۆر حکمی دنیایانەکا و پاپاش حکمی دینەکەیانەکە بەم شێوە دین و دەوڵەت لێک جودا کرایەوە و ئەوان بەردەوام بوون لەسەر ویستیان ئەمەش لە ئومەتی ئیسلامە بچەسپێنن بەڵام لە مەدای ئەم 200 ساڵەیە یان ئەم 150 ساڵە یان ئەم 80 ساڵی دوای ڕمانی ئاخر ڕەمزی حاکمیەتی شەرع
هەر نەیانتوانی مسلمانان لە هەموو لایەکەوە ڕوبەڕووی ئەم واقعە بوونەوە.